دورة كاكا دورة شرم بس بازم چی بووە؟ ئاو جواب تەلەفۆنە دەیتەوە چی بووە هەڵم بازم چی ئاوا لە برادەرە پرسی سە چی بووە؟ تۆ نەتەوت ئەگەر شەڕێشتی ڕوودا بێکم نەفەر بە من بڵێ با نەدوت بە براگەت ناڵی بەم نەڵێ با نەدوت ئێمە برا یەک ڕۆژ و دوو ڕۆژ نین یەکورە باخوا ماڵە بە قوونەگەسە بزانم وەڵا لەگەڵ گزگلێونەیە تووشە بوو لەسەر چی خۆ لەسەر ئافرەتوشت نییە ناوەڵا ئافرەتوچی لەسەر ئەو تاسەیە ئاوای گرەی با سیباقینە مو کاگە سیباق ناکەین بە قوڕان هەر ئاوایەگر چواری داگرسان وڵای دە سیباقەمان کرد لێم بردەوە ئیلا بێ دووبارێ کرد ئێتر بوو بە دەمەقاڵەمان و با بڕێ بە جانیان دەمان چەکو پێە کورە دەواسەکان پێ بەس هاتی تۆ پێم بڵێ لەسەر چییە دڵنیای لەسەر ئەوەیە دڵنیام لەسەر ئەوەیە با بڕێ یەک نەفەریشە دیارە نەیانزانێ براتەیە با بڕێ برادران ئەمە شەڕێک و توشمان بووە ئەگەر زانیتان زۆرن ئەوە هەڵاتن بوو و هەڵاتن نیوەی قیرەت ئەگەر زانیشمان کەمن ئەوە خۆتان هیچ خۆتان نەزانن کاکە ئای بەڕاکردنی چی ئەم کوتەکەم بۆ چیە نا وەک ساوەڕێ کوتم حاڵت جوانە وهەیە قسەنەتە و جارەگەتر تێڵدانە باشمان خۆرەت ئێم جارش دیسانەوە بە شەقمان دەی دەدام خۆن حیامانەچێ ئەو هاتە برا ڕۆسەر ئەوەی ناوەڕاست چییە؟ برەو چوار مناڵە چنگ بەسەرەکە ئەڵێ بەڵی بابە سەنفورەکان بە زاتی خۆ ئەو گزگلە زۆر بەخێرە دیارە چی ئەو کوتەکەی پێ بەخوایسا لێسەن وە خوریان شوێن با بڕێ ئاموودە چییە بە تو دەماچت پێ دەماسە هیچ خۆم نییە برا ئین دەوام با بڕێ با نازان چی سەربەر ڕای خۆ پێکەمە لەم شەڕە بێنمان نەڕن بابە من گیانم بە تۆ کاکە بەخوا بەرەوە دەرەقەت ئەوانم بەس خۆ بەس ئەوەی ناوەڕاست کە شەرواڵ و نازانچی کوردی وەڵای برا مافیای کوردی ئەمانە کورە خۆ دوێنەی کوردی نییە کاکە دەرەقەت هێنەی حیامانەت هیچ نەبووە کورەوە چواریان مژراون کاکە وڵا بەس خۆم لاقدوانیان دێ کورە قەینە هەچوارە قەینە بەڵام من لەو هەتیوی ناوەڕاست زیڕم کردە برا ها فعلا علاگەی لەبەرە ئەڵێ قومقومەک بان تاوێرە کورەوار هیچ نییە وارێ یەقە پێ بە ذاتی خوا بمانگەرن وە هە پاراستۆڵ خوتمانەدا تو دەمت گەرم بوو دەمانچەکەم بەرە خۆم دەماچە هیچ حکومەتە برا دوای مەسەن حیاشمانە چی با بڕین بابزانن بۆستە کاکە گەم بۆت حەلەکەم بە زوان نابی قەلەمەکە مە چێری نەوتەڵە کێشی کاک ئەمە عیلاج طبیعی ئەمە فولێکم با هیلەتێکم وەست با بڕ شوف ما ئەمانن وەیەوە خۆتان بەچی دانێن ئێوە خۆتان داوای شەڕتان کردەوە هەڕە شادن ئەوە ئێمە ئامادەین و شوێنتاندا ناوە دەی بزانم ئێوە چیتان هەیە ئەمە ئەم لایەنەوە زام شورتەیە خۆی نایارەوێ شڕتەی هێناوە شەڕێشەکەم وەک پیا گوتە گۆژین حازری بۆرە حازری چینە ئەشەبی لە جارێ ماوم چی خۆ تەنگاو نیت بۆرە تەنگاوی خوا ماڵ باوکێ بە قۆڕ نەگرێت تۆ بە من وە یەک نەفەر هەتیەوە هەشت نەفەرن هەشتی چی چوار نەفەرن ئیمانەکە با بڕین یاڵە خوا بەزان چی کاکە چی بۆ خوای هەستەکەم تۆ لە من باغیرەتری ئەها بەس بابە سەنفورەکەم بۆ بڕمێنەوە حەق نەبێ ئەو سایتری لەسەر خۆم کورەوە وا دەسە لەرزێ بۆ خوای وازانم زەختم دابەزیوە سەرمامە هەردوو گوچی لەم ژانەکە دەگم دانووساوە بەرچاو تاریکە بێ دە تۆ بڕۆ پێ قەزای بە قورئان من جارە بێرە ئەم دە تۆ بڕۆ زۆر بۆسەکە بکەرەوە ئەخر من بڕۆم دێ بە دوامە دە بڕۆ براکەم شەڕی توێ دە تۆ بڕۆ بیکەرەوە دوای منیش دێ دە بڕۆ دەی ئەخر سەیکە من شەڕەکەم یەکسەر دی کورە تۆ بڕۆ مەسە خۆم جاکەن دە تۆ بڕۆ دەی ماڵاوە بە پێشەوە خوێڕی وەرە کورەوە وەرە ئەڕەوە کەمێشە کەولیان کرد سەکە ترسنۆک بەشت پۆلیسەوە بۆ من هاتووە ئەگە پیاوی تیان ڕاد ناکەن برا ڕۆڵی زەردەواڵەتی یاڵاوە بە قورئان سەفوری ڕمان وەڵا داونی کرد جاتە پشت بە برادێنی خوێری نەبەستی واکە جارە بێ خۆدا شڕتەوە بشەکەیتەوە ئەی کۆنە بۆ ناتە سەر جوان هانە کوێ وەستەوە چاڕە دەگا سەیریکە گورە نەمزانێنە بێخیرە قوڕ بەسەرم بە ذاتی خوا جلیان وەبەرەوە نێشت وڵای باش من ڕام کرد ئەگینا بە ذاتی خوا منیشان سەقەت و سقوتە کرد بی خۆ دەردەبێ بێغیرەت